هاوریل عزیز برنامه هنر سلام. حتما خدمتتان اجاره که یه بخشتر لبرنامه لهنر پیشکشی وی عزیز بکیم. فرق خوشحالم که لری برنامه توانیم هر هفته سردان مالی دام کم و بتوانیم لری توارگ و موضوع که پیوست و لازمه ای و بود و وکاری مش باید پیشکشی وی عزیز بکیم. سرتای برنامه گس لری آدرس فیسبوک و جیمیل برنامه که ها خوار شاشه تلویزیون قاندن پیوندی و گردمان بگیرین و یارمتی درمان بین و رخنه و پیشنیاری دادن آراسته برنامه بکیم. آراد دستی که برنامه‌گیش بچیم و گردی که یه باشه لولات من کردستان و گردی که تماشا بکیم و بناسیم و دوای وقتی ما خدمت دادن. کرماشان گوراترین شهر کردستان خوارهالاتو و قصه فریق لکارناسیریش گوراترین شهر کردستان لهر چوار پارچه کردستان. اشاره حال باشور سنه و کامران لسر ری سرکی و اصلی تهران را بغداو لباکور خراماوه. لدریجای میجو اشاره فرویرانی و گوران و سری هاتیه. ایشان تایرانه و گرد مالویرانی و بمباران و مشکبارانی لشر ایران و عراق و 300 جار اشاره ویران بیه. لگرد تمن و عمر خویا ناویل فریگیش گورانیه. الیپی، کنپد، کامبادن، کارمایسین، کرمینشان، کارمیشین، کرمیسین، قرمیسین، قرمشین، کرمانشاهان، قهرمانشهر، ایمانشهر و باختران. صدای چوار زاینی کرماشان بیاس شهر. مردم اشاره پیکاته ایگن لخلق شیعه، سنی، یارسان، مسیحی، یهودی و زردشتی. زاراویل کردی کرماشانی، کالهوری، هورامی، لکی، سورانی جافی و گورانی لی شهر رایج و قصه و پیکریت. اشاره 1400 متر لآست دریای آزاد و برستره. نزدیکی 460 میلیمتر باران میانگین بارندگی سالانه اشاره سه. کرماشان لآست ایرانی شو نومین شهر گوراس و یکی گل کلان شهری ایران. اشاره فراتر ل1 میلیون کس جمعیت دیرد و 93 میلیون و 400 هزار متر چوارگوشه پانتایی دیرد. اشاره لشهر هرکیان و تاریخیگان خوارهالات نوراسو تا سرتای هیرش عربیل پایتخت وهاری ساسانیل بیه. لسده 11 زاینی و لدوره سلجوقیلیش کرماشان بیده پایتخت کردستان. لچرخ ناوین یا قرون وسطا کرماشان یه باش لچوار باش عراق عجم بی که ناوچگیشی هاوتا بی لگرد ناوچه ماد قدیم. لدوای 11 سده لحمله عربیلو لدوره قاجاریل کرماشان دواره اهمیت خوی و دست آوردو آودانو بی. اشاره و هوی جیگردنی لسر ری سرکی شمال جنوب و شرق غرب لإیران و هر وی جوریشه و هوی جیگردنی لسر ری سرکی شاری لکربلا و بغداد و نجف اهمیت فراتریک پیدا کرد. اشاره لدوره جوله و جنبش مشروطه لإیران بشیک فره اراخوی دیاری کردو لشر یکم و دوم جهانیش للایه نیروی لبیگانه و داگیر کریاد. لشر ایران و عراقیش ویرانی فریق دی نزیک و 1150 جار للاین هواپیمایل و پدافند موشکی عراق و بمباران و موشکباران بی. اشاره لشمال و کوی فرخشاد و تاقوسان و پراو لجنوبی شو و کوی چرمی هاوسنوره. سرا و قمر حال جنوب شهرو. سرا و تاقوسانیش حال شمال شهر. اگر ورو غرب شهر بچی دوای نیم ساعت رسید سرا و نیلوفر. ورو شرقش بچید هر دوای نیم ساعت رسید سرا و بیستون. لری سنه و کامیرانیش لدوای نیم ساعت برخوی ده سرا و خیر الیاس و خیر زنه. یعنی اشاره و گرد سراویلو طبیعت رنگینی محاصره کریاس. هوای هو سکر لروجگاری لقدیم پاشای لساسانی این ناوچه کردن سباق شکار و تفریگا و پایتخت خویان. کرماشان یکی گل لناوندی لسرکی و مهم کشتوکالی. فراتر آبوری و اقتصاد این ناوچه لری کشتوکالا و دستید. لسه مانگ سرطایی سال 2009 کرماشان نو لسد گشت هنارده یا صادرات ایران و خوی اختصاص دست. لباره ناو اشاره
هەر دەسەڵات و سیستەمە حکوومەتیە کە هاتیەسە سەرکار و دڵخۆی ناوی گوڕانیە و ناوێکتر ناسەبانە ئیشارە. بەڵام گرنگتر و مهمتر لە گشتی یە بیەسەکە و دریژای تاریخ مردم پەیڕەوی لە سیاسەتە خۆیان و میژووی خۆیان کردنە و هیچ کات هاودەنگ وە لە دەسەڵاتداری نەوینە و ناوە قەدیمی و باستانی ئیشارە یانی کرماشان وەکار هاوردنە. ئەلبەت لە 22/1372 هەتاوی و هەوڵ و تەلاشەی لە ئیسماعیلە تەتەری ناوە هەرچەند فارسیە کرمانشاهیش جیە ناوە باختەران گردە و لە بڕێک شوێنەیل و وەغەڵەت ناوە کرماشان و بەهرامە چوارم نسبەتە کە ئی قسە هیچ بنەمایەک نەیرد و تەنانەت دەلیلە هاوردنەگەیشی فرەتر و تەنز و فۆکاهی چوت. لە ڕاستیا وەهوی یەکە مردمە ڕەسەنە ئی ناوچە لە نەتەوەی کوردن و ناوە کوردیش لە قەدیمە و گۆڕانکاریەی لیگوەسەری هاتیە و لە کرمانج و کورمانج و کرماجان و کوردمانج و کوردخای و فرە ناوەی لەتر کۆڵە و کریاس و ئەمڕوو دوو ناوە کرمانج و کورد لە دیمەنیە ناوە کرماشانیش هەر لەو ناوەی لە گیریاس. بەڵام جائلەی لە میژوو و تاریخ هەمیشە هەوڵیان نییە بێسەکە تاریخ ئینەتەوە بگوڕنن بەڵام تابیە هەی ناوە کرماشان زنەس. خۆ بینەرەی لە عزیز دریژەی بەرنامەگە لێرە هایمە خدمەتە میوانە عزیزمان سەرەتا کە بەشێک لە ناسینە وڵات وەگەردیەکە و تەماشا کردیم ئێرەنەیشە هایمە خدمەت میوانێک یەکی لە کەسایەتیەلێک کە بەش و هاڵ خۆی و لە هەدە توانای خۆی خزمەت وە وڵات و خەڵکی خۆی کردیە کاک ئازاد ئاخکەند پێشمەرگەی دیرین و هونەرمەندە ئەمڕوو. کاک ئازاد فرەفرە خۆشاتی ڕە بەرنامەی هەنار. زۆر سپاس. کاک ئازاد دەستپێ کە بەرنامەکەی مەی جوورەسە کە وشیم ڕاد لەبارەی هەنار و تامە هەنار و لەزەت لەگەردە هەنار چوینە؟ هەنار میوەیەکی زۆر خۆشە. من حەشری پێەکەم زۆری خۆم و هەرەمنا زۆر شتی سەیرترم نییە لەسەر هەنار. دەست خۆش بوو. هەیرەنگە ئەلان ئارام دروستبی کە کەلەمەی هەنار وەگەردە هۆنەرە کە جنابالی دەری هەنار و هۆنەر کەمێک شێوازە کەلەمەگان لە یەک چوون هیچ هۆنەری لە ناو هەنار دینەیوە. نازانم قەت بیرم لێ نەکردەوە بەڵام ئەگە زۆری لەسەر بڕۆیە هەموو شتێ ڕەگی لە هونەرێ ڕێگێکی لە هونەر تایە بۆچینە. دەست خۆش بوو. ئەمڕوو کە ئەلان نیوە مەبەسم ئەمڕوونی ئەلبەت وە شیوەیەکی وەهاین لە ئوروپا دەرین ژیانکەین. ئیجورە تاریف لە ئوروپاکردنە ڕامان ئیجورە ئاموزشماندانە فرەتر لە مەدەرەسەیە لە دانشگاهی ئیجورە مردم وە تایبەتی لە ئیران یا لە وڵاتی لە شەرقی ئیجورە مردم بارتێرن کە چمانێ عەقڵ ها لە لای ئوروپایل و ئەحساس و عشقیش ها لە لای شەرقیل. ئیوە چی فکرکەین لەبارەی مۆزوعە؟ من لەو قسەم زۆر پێ ناڕاستە. ئەوان نییە کە هەست و هەستیاری لای شەرق بێەوەی تریشی لای غەرب هیچ وڵاتێ بێ هەست و هەستیاری ناژی هیچ وڵاتێکیش بێ عەقڵ ناژی بەڵام دێ ڕەنگ بێ وابێ ڕەنگ بێ وابێ عەقڵ لێ زۆرتر حاکمە بەڵام وانییە خەڵکیش بێ ئەحساس بن. بەڵام بۆچی وا درێ ئەوترێ پێم وابێ کۆمەڵگای ئەمە کۆمەڵگایەکی ئەخلاقگەرایە ئەوانە زۆر لەسەر ئەو شتانەی ڕواڵەتین قساکەوەوە بەڵام وانییە لە ژێر ئەو شتە ڕواڵەتیانەوە لە غەرب شتی تریش هەیە کە ڕەنگ بێ وڵاتی ئێمە یا دەسەڵاتدارانی وڵاتی ئێمە زۆر بە قازان ژیان نەبێ لەوانە بکۆڵن بۆیە بە کورتێڵم ناوم پێڕاست نییە. ئازادە ئاخکەند ئینسانە عاقلیگە ئینسانە عاشقیگە هیچیان تێکەڵایە لە هەمویان تێکەڵایە لە هەمویان یعنی هەردووانی هەردووانی. هۆنەرە ئازادە ئاخکەند لە ئوروپا دەرکەفتیە لە ڕۆژەڵات. ڕاستت بێ من پێم وابێ گەر زۆر بمەوێ لێکۆڵێنەوەی ڕەوانی بۆ بکەم ڕیشێوە زۆر لە کۆن و لە منا بوو
بەڵام ڕەنگ بێ چوونم بۆ ئەوەی سەرەتایە بوو بێ بۆ ئەوەی بتوانم مەجالم بوو فرسەت و ئیمکان و وەخت ئەو شتانەی کە پێشووتر بیرم لێ کردەوە بێتە ڕووکار بێتە ڕواڵەتی دەرکەوێت. یعنی جوورە کانیاوی تەقی لەورە دەرکەف بەڵێ سەرکەفتی بن. ئەگەر تماشای کارەی لە خۆدان بکەین چ خۆت تماشای بکەیت چه خەڵکە بینەری کە تماشای ئاسارتان چه مۆزوویەک وە چه تەوەرێک فرەتە لە ناو ئاساری وە لە ناو کارەی لە هونەریەوە دەرکەفێت؟ ڕاستت بێ من هەمیشە پێم خۆش بووە کارم بۆ کردەوە حەزیشم لێیە. کاری من ڕنگدانەوەی ئەو شتانە بێ بیری لێکەمەوە بەسەرم هاتووە، یعنی زۆرێ بێ لە یادداشتی بیرەوەریەکانم. دەی بیرەوەری منیش تێکەڵاوێکە لە زۆر ئەو شتانەی کە ڕەنگ بێ بۆ هەموو کەسێکی تریش بێ عشق و شەڕ و بیر و چوزانم یادەوەری و هەمووی ئەوانەی کە لە ژیانی ئاسایی هەموو کەسێ ڕووەدا، بەڵام ڕەنگ بێ خەڵک کەم فرسەتی بێ بگەڕێتەوە بۆیان. ئەگەر یە لە وەرچۆ بگریم کە وەیش مۆزوع ئاڕادان دروست بیەوە پێش هاتی ئاڕادان هەرچەند ممکنە ناخواستە بوو، وەلێ چه ئینسان هاندێک وەرەویە کە بتوێنێت تەمامە وجود خۆی یا بەشێک لە خۆی بوەخشێ و پێشکەشی بکەێت؟ من پێم وابێ زیاتر عشق و خۆشەویستی و ڕەنگ بێ ڕادەیەکیش لە نەفرەت و قین بەرابەر بەو شتانەی کە بە نائەداڵەتی ئەزانی. زۆر جار هەیە یالانی کەم لە ژیانی من ئەوە هاندەر بۆ بۆەوەی کە من بڕێ لە ژیانم خۆبەخشانە لە پێناو مەبەستانەی باوەڕم پێ بووە تەرخان کەم. بود ناوی بنێمە هۆنەر یەکە ئینسان بەشێک لە لەش خۆی یا تەمامە وجود خۆی بە پێشکەشکرد بود یەشە ناوی بنێمە هۆنەر؟ نازانم نای چی بنێی، بەڵام هونەر بێ هەرچێکی تر بێ ڕەنگ بێ شتێک کە مایی لە سەردانەی زۆرێک لە خۆبردووی بوێ. هونەریش من پێم وایە لە ئاخری ئاخرا بێ ئامادەبی دەستبەرداری بڕێ لە ویستەکانی ژیانت بی بۆ بەشتی تر بکەی. لە ژیانەوانە تو هەموو شتێ بەجارە بەدەست دێنی، هەمیشە لە بڕێشتا لە بڕێ کاتە مەجبوری واز لە بڕێشت بێنی بۆەوە هێندێشتی تر بەدەست بێنی. کاک ئازادیوە من تاو هەدە کە خۆم زانیاری داشتم، ممکنە بڕێ شوێنەی دیشی نەزانم، وەلێ بڕێ وڵاتەی گەردینەوە بۆنەی هۆنەرەوە. هۆنەرە کام وڵات لە لایەوە جوانتر بی؟ هەنگاریا و ئوکراینا دوو وڵات بوون لە وڵاتانی دیومە زۆرێک بووە کە کاری کردووەتە سەرم بۆ ئەوەی ئەو وڵاتانە شەڕ و شۆڕێکی زۆریان بەسەر هاتووە لە دوای شەڕی دوو و توانیویانە لە سەردەمێکە هونەرمەندانێکە و پەیکەرانەیان دروست کردووە گزارشکە لە ژیانی ڕۆژانە و واقعی و ئەو تراژیدیانەی بەسەر وڵاتان هاتوو. ئاماژەوە یەکەین کە مەسەڵەن شەڕ لە وڵاتی لیشە بیە و دوایەوە مەسەڵەن دەست لە شەڕ هەڵگرتنەوە و ئەلاندرن ئاوەدانی وڵاتە خۆیان وەرە و ئاوەدانی بن، یا هۆکاری یە نییە کە لە وڵاتە خۆمانی شەڕ بێەوە ئەحساسە نزیکەیەکەین؟ پێم وابێ چونکە وە کەسێکی وەک بن تا تەمەنی 20 ساڵانەم لە وڵاتی خۆمان بوو، حتمما دەی بڕێکیش لە کێشە و ڕووداوەکانی و سەردەما بۆ خۆم بەشدار بوومە. دەی حتمما ئەوانە لە شوێنەکە ڕنگدانەوەیە بێت لە ژیان و لە گوزەران و لە بیرەوەریتە، بۆیە ڕنگ بێ شتێک کە بیبینی لە شوێنی ترە ئەگە نزیکایەتی بێ لەگەڵ ئەو ڕابردووی توێ حتمما
سەمپاتی زیاترت هەیە بەرامبەری. کاکازاد چون خۆدان کارە پێکەرتاشی کەن فرەت ناو کارە هوەر کام پەیکەرە هەنە هوەرمەندی وە ناوبانگ بوو ئەگەر دووستاشتون ئاماژەوە بکەن فرەوە دڵدان بێ. ڕاستت بێ ئەمن لەو خەڵکانی زۆر دیمە زۆری بۆ کاردانەوەی کردوتە سەر هەستم، بەڵام شتێکە زۆر ئێستاشە لە بیر مەزاژار ئێستا ڕاست دوای ساڵانێکی زۆر بیری لێکەمەوە پەیکەرێکی ڕۆدێنە خەڵکی فەڕەنسا پەیکەرتاشێکی فەڕەنسا ناوی ماچە، بەڵام و ماچار ماچێکی فیزیکی نییە. ئەگەر کەسانە بێ ئاشنایان بۆ پەیکەرە بێ شتێکی ڕۆحی و ڕەوانی و بەسەرهاتی ژیانی خۆی هەموویوانە تێکەڵی کردووە نمادێکی وای دروست کردووە کە ڕاستت بوێ مرۆڤ کە تمەشایەکە ئەلەرزێ. من پێشنیارەوەکە مەرکەسێ تا ئێستا ئیمکانی ئەوەی نەبووە بیبینێ ئەو پەیکەرە ببینێ. دەستخۆش. ئەڕە بەشە ئەوەڵ سەرەتای بەرنامەکەمان یەک پرسیارەتە لە خدمەتان ئەرز کەم و دوایەوە بەشە ناوبڕە بەرنامەکە وەگەردێک و تەماشاکەم و ئەوەیش ئێستا ئالێ ڕوژەی لە جمهوری ئیسلامی دەست کردە سەر تەبلیغاتی چون خۆدان پێشمەرگە بینەوە هەرحاڵ وەخاترەوە دووستاشمی سوالە لە خدمەتان ئەرز بکەم کە چمانەی نزیک 3 ساڵ 4 ساڵ وەرجەیسە بۆم گوزارێک لە مەهاباد کردیا ئەلان پەروەندە و کێسازی ڕای کردیە کە چمانی یە کارە کومەڵە و پێشمەرگی لە کومەڵە بیە ئیوە خۆدان جۆرەیە پێشمەرگە ئایا چی دوێنین یەکە مەسەڵەن ئایا پێشمەرگەیەک حازر بوو کەمەربەندێک یا مەواد منفەجرەی وە خۆی بوەسید و خۆی لە ناو مردم بتەقنێ وەگەردە ڕوح و هەست و ئەحساس پێشمەرگە یەکگرن نا ئەگەر بە مێژووی حیزبەکانی ڕۆژهەڵات تا بگەڕێتەوە ئەوانەی ناسرا و سەر بەدەورەوەن کۆمەڵە و دیموکراتە ئێمە مێژوویەن عادەتی وامان نەبووە خۆم تەقینەوە بۆیە زۆرم پێ زەحمەتە شتی وا باوەڕکەم. پێشمەرگەی ڕاستیش پێشمەرگەیەک نییە خۆت تەقێنێتەوە پێشمەرگەی ڕاستی پێشمەرگەیەکە بەرگریەکە و پێشمەرگەیەک نییە شەڕەکە پێشمەرگەش کەسێکە بیرەکاتەوە هەستی هەیە بەشداریەکە لە پرۆسەی سیاسی بەوانە ئەم ڕاستە بێ من خۆ تەقانەوە زۆر لە ڕۆحی پێشمەرگایەتی بە دوورەزان. دەستخۆش بوو. پسمە ناوبڕێک وەگەردێکە و دوێنم و دوایەوە دەریژەوە بەرنامەکەمان باش. بینەری عەزیز ناوبڕێک و دوایەوە تێمە خدمەتتان. خۆ بینەری عەزیز لێرە و شێوەی ڕەواڵە پێشتەرەکەی کە ئێمە چەند هەواڵی ئامادە کردیان لە وەسەتە بەرنامەکە پێشکەشدان کردێن هەرچی مەسەرە و ڕەواڵە خۆمانەوە چەند هەواڵ ئامادە کردمە پێشکەشی وەی عەزیزی کەم و جورە یەکەم هەواڵ بەیانەیەکە کە لەلایەن کۆمەڵی شۆڕژگەرە زەحمەتکێشان و کوردستانی ئێران لەبارەی هەیە و مۆزووە کاران وەگەردە مێهمانە عەزیزمان باسی کردیم لە مۆردە ئەمەلیات ئەرهابی و تۆرۆریستی کە لە مەهاباد کردیا بەیانەیەک داست کە هەڵویستە جمهوری ئیسلامیە ماحکوم کردەوە کومەڵە وە بەری زانستیە لە قەزیە کە لە ناو سایتە کومەڵەی زەحمەتکێشی لە کوردستانی ئێران هەست بەیانیەوە توێنین تماشای بکەین. ئاژانسە هەواڵنێری پەیامنێریش هەواڵێک ئێلام کردێ کە ئەڕا هونەرمەندی فرەجی دڵخۆشیەوە جی سەرنجە توێنن تماشای بکەن ئەوەش لە مۆردە کۆنسەرتێکە کە هونەرمەندە ئەزیز شارامە نازەری ئامادەی هەوڵ دەوەرەویە کە ئامادەسازیڕە کۆنسەرتێک لە کرماشان کرد کە ئی هونەرمەندە ئەزیزشە ئومیدوارم مردمە ئەزیزمان ئەستەقبال لە لی بکەن و بتوێنن ئستفادە لە کۆنسەرتە هونەریە بکەن. هەواڵی تر کە لێرە ئامادەی کردیمەڕادان لە ئاژانسە کورتپاس کە لە مۆردە بازداشتە و بانگهێشتکردنە ڕا ئەتلاعاتە لەلایەن ئەدارەی ئەتلاعاتە پاوە کە 8 چالاکە فەرهەنگی و هۆنەری و ئەدەبی
لێ شارستانەوە خااتریەکە بەشداری لە فستیوالە هەورامیلکردنە لە بیارە لە کوردستانە باشوور و خااتریە بانگهێشتیان کردنە کە سوال و جوابێک لە دیان بکەن کە چه هۆکاری داشتێکە بەشداری لی فستیوالەکردنە یە لە حالێکە کە معمولەن هونەرمەندەیل و ئەدیبەیل و شاعرێل وەختی کە توان بەشداری لە مەراسمێک بکەن لە وڵاتی تر یا لە شوێنێکترێک حتمما ئجازەیش گرن پیشەوە و جمهوری اسلامی معمولەن لە ڕێی کاناڵی خۆی و ئجازەی شتێک وەلی دوایە کە گردێنەوە ڕاوڵاتە خۆیان مورد باسخاس قرار گرن و یەشە هەر لە دریژەی ئەو مۆزوعی لەسەر سایتە سەروە ئەنجومەنە سەوزە چیای مەریوان ئەڕا ساڵگەرد خۆی مەطلب کۆتای هێشتیە کە زاهرەن لێ ڕۆژەی لە ساڵ ڕۆژە دامەزرانە ئەنجومەنەسی ئەنجومەنە زیست محیتیە کە ئێمەش لەلایەن خۆمانەوە پیرۆزباییەوە پیانیشتیم و ئومیدواریم لە کاری لە فەرهەنگی و کۆمەڵایەتی خۆیان بەردەوام بوون و هەمیشە سەرکەفتی بن لە خدمەت و مردمە خۆیان هەواڵێک تر کە لێرە دیریم و خدمەتتان ئەرزیکەیم لە ئاسۆ ڕۆژهەڵاتە دووارە و یەشە لە مۆردە افتتاح نمایشگاهێکە لە هەولێر لەلایەن خانومە مەهنازە ئەرزانی هونەرمەندە کرماشانی کە ئاسارە هونەری خۆی لە هەولێر هێشتێسە وەردەسە بینەرەیل و لە مردمش داواکەم ئەوانەی کە لە هەولێر و لە باشوور کوردستان هەن بچن وەرەوەی نمایشگاه و تماشای کاری لە هنریە ئی خانم هنرمەند کورد کرماشانیە بکەن. دوایین هەواڵەمان لە سایتە بەلوتە ئی مۆزوعیشە لەسەر مسابە و چۆپیکەفتنێکە لەگەرد ئاغای ئەردەشیر کشاوەرز بڕێک ڕخنەی لە خۆی و گلەیە لە خۆی چون هەرە جوورە کە فەرەیەک دانیشتزانین ئاغای ئەردەشیر کشاوەرز پەیوەندی گەرمەگۆڕێک پیشترەکەی داشت وەگەردە رادیۆ کرماشان و تەلەڤیزیۆنە کرماشانیش ماوەیەکە نواگیری لە بەرنامەی لە ئی کەسایەتی فەرهەنگیە کردنە و دەلیلەیل و هۆکارێکی کە هاوەرد پای ئی هۆنەرمەندەوە ئی کەسایەتی فەرهەنگیە لەورە لە سایتە بەلوت باسی کردەوە جوورە بەقی هەواڵەکانیش ئیشە داوا لە دیدن کەم تماشایەکی بکەین کە وەگەردە دەردەدەڵی لە ئی کەسایەتی ئاشنا بین. ناوبڕێک و دوایەوە تێمە خدمەتتە. خۆ بینەری لەزیز درێژەوە باسیغانمان دەیم لەگەردە کاک ئازاد ئاخکەند هونەرمەندە ئەمڕۆیی و پێشمەرگەی دیرین. کاک ئازاد ئەو جوورە کە تاوجارە جیەکمە ئەتلا دیرم و زانیاری درم ئیوە ساڵی لە پێشترێک نزیک چەندێ وەرجە ئیسە لە ناو شەڕێکە ناخواستە گرفتار و ملەت و کورد بیە و لەو دەرگیری لە بریندار بین. ڕێ دوور و درێژە ئەوروپا گردینەوە کە برینە خۆدان ساقەوە بکەین ئەو برینەکە لە جەسەدامی لە لەشدان بی لەورە چمانی وەکەم تەرخەمی بی یا هەرچێک بێ بێخیاڵی بین و وەجیەکە تیمارە لەشدان بکەین کەفتینە ناو وادی و سەرای هۆنەر و کەفتینە فکری یەکە هۆنەرەدان تیمار بکەین جریانە چۆن بێت. بەڵێ ئەوە ڕاستە ڕاستەکەی ئاوایە دەی ئەمن برینارە بم و ئەچم بۆ دەرەوە پێم وایە دەسم چا بێتەوە ئەوانە بەڵام ئەوە قەت ناکرێ یعنی ئەو شتەی من چاوەڕوان مەکرد ژیان وان ناگەڕێ بۆیە وردە وردە دەی من لەوێ دوای ماوەیەکی زۆر بیرکردنەوەم هێنا و بەرە وەختێک بەو دەرەنجاماکەم کە ئەو شتانەی پێشووتر کاری پێشمەرگایەتی کە کردومە بۆ بناکرێ قەنەعات بەواکەم لێ بمێنمەوە و دەی وە دوای حەز و خولیا شەخسیەکانی خۆمەکەم کە کاری هونەری و پیکەرسازی بۆچی ئەوەکەم دەی هەر بۆ شتەکانی پێشووترە گەڕێ من هەر پێشووترە خولیانم بوو بەڵام ڕەنگ بێ بە خاتری شلووقی ژیان و
هەڵاتن و بێنەوە بەردا قەت بۆم نەکرا بێ بگەڕێمەوە بۆ حەزەکانی قوڵایی دەرونی خۆم. وەختێک چوومە ئەوێ ئەوە توانیم بە خاتری ئەو مەجاالەی بۆم پێشاتوە و فرسەتانەی بوو ئەو ئارامەیە کە لە ژیانمان دەستی پێکرد بوو گەڕێمەوە سەر حەزەکانی خۆم. بەڵام دەی ئەوە بە معنایەوە نییە ڕاست بێ من بە تەواتی خواحافیزیم کرد بێ لە ڕابردووی خۆم. من ئێستاش ڕاستە بێ شانازی بە ڕابردووی خۆم دەکەم و پێم وابێ کارێکی ڕاست و ڕەوانم کردووە کە لە پێناو وڵات و خاک و نیشتمانەکەی خۆما بەرگیریم کردووە. من پێم وابێ هەر کەسێکی وڵات پارێز بێوە بکە بۆ نیشتمانی خۆی و قەتم پێوانە بۆ کارێکی سەیرم کردووە. پێم وا بە کارێکی سروشتیم کردووە کە هەر کەسە بێ بیکە. بەڵام تر بڕەجاریشەیە بڕێ ڕوودا و ڕووەدا لە ژیانتە ئەو شتانی پێشتر کردوتە ناتوانی بیکەی. تەبیعەتی ژیانی ژوایە تر ژیان نابوو بوەستێ. ژیان وەک ئاو وایە ئەگەر بە شوێنێک هەڕوا بەردێ دێتە بەری لارە بێتە بە شوێنی تراڕوە. منیش هەروام کردووە بەڵام خاک و وڵات و ژیان و ڕابردووی خۆم هەر لە بیرە. چەند وڵات گەردیدە؟ چون هونەرمەند معمولاً جوورە دانشمەندیل خاڵە هاوبەشیان یەسە کە چمە نمینەی چ شتێکن کە گومی کردنە. چەند وڵات گەردیدەوە شوێنە هونەرە و کە ئەو ئارەزووی و ئاوەتەی لە خۆ دەکە پەیدا بکەی؟ زۆر گەڕاوم بەڵام بۆ دۆزینەوە نازانم لە هونەرە ڕاستە وەک کاری زانستی وایە بڕەجارەیە شتێک هەست بە ونبوونەکەی. منیش ڕاستت بێ ئەو هەست و سروشتەم هەیە لە زۆر کەسی هونەرمەندی شار هەیە زۆریشی لەسەر بڕێ ڕەنگ بزانرێ بۆ بەڵام بە کەڵکی چی تێ کرنگەوەی هەیە. ئەمن پێم وابێ نابێ بە هیوای دۆزینەوە بی زیاترە بێ بگەڕێ لە ژیان من وای بۆ چم بەتایبێت لە هونەرە ئەگەر دۆزی تۆ یانیە بێ دانیشی بمری باشترە بگەڕێ. بەڵام لە گەڕانیشە جارجار شتێکت بەرچاوەکە ئەبینی هانتەدا بۆ گەڕانی زیاتر. من ڕەنگە لە گەنجیما بە هیوای دۆزینەوە بوو بێتم لەملاولا بەڵام ئێستا هیچ بە دوای دۆزینەوە نیم بە دوای گەڕانە. گەڕان پێ خۆشە و کەسێ هەست و ئارەزووی گەڕانی نابێ یعنی ئەو بێ تەخر لێ دانیشێ. یعنی سواڵی کە ئامادەکردویم دیالان جوابی دەین پس منێ چ شتێک نیەکەینیوە فێران گەردین هێشتا گەڕێ. ئازاد ئاخکەنچە پیا کردینەوە بڕێکی ئەو بڕێکی نا کەس ناتوانێت بە تەواتی خۆی بناسێ بەڵام ڕەنگە بڕێ لە حەز و ئارەزوەکانی خۆی بناسێ بزانێ. منی شێندێ لە حەز و ئارەزوەکانی خۆمەزانم و بە بڕێکی گەشتوم و بە بڕێکی ناگەم و بە بڕێکیشی نازانم پێگەم یا پی ناگەم. بەڵام من زۆرم لا گرنگ بووە جار بەسەرەوەشان لە دەرەوە بووم بۆشم زەحمەت و بێمەوانە پێم خۆش بووە بینی چەند ساڵ جارێ بێمەوە بۆەوە بزانم وڵات بەرەو کوێ ڕوە و چی ڕوەداوە بۆ هەستەکانم بەرابەر بە وڵاتە تەواو ون نەبێ. بەڵام دەی بڕشتی تریشەیە نازانم چی لێ دەی ڕاستیشت بێ من نازانم بە خاتری تەمەنە چییە لەو بوارانە ئارامتر بووم یعنی ئەوە من ناکەم من لێم چیم لێ دێ من بەرەو کوێ چم منیش
قەترەیەکم لەو دەریای خەڵک و بەسەر هات و شتانە کە لە ژیانی هەموو کەس ڕووەدا و ئێستا بەڕێکەوتی من تۆزێک کەمە تۆزێ زۆرە دەیەوە هەموو پەلەقاژەی ژیانەکەم و ئەو سەری چیە بێ نازانم بەڵام بە هیوام تا ئەتوان و بۆ مەکرێ کارێکی خێرکەم لە مودای ژیانمە بود بشیم جورە ئی دوکوری ما نەچن یانە سەر بەقەڵیەک هێمرەی چفت نەوێنەوە گەدێک و جورە پازڵێک هێمرەی ئازادەکەن باید چاوەڕێ بکەم کە ئی خانەیە لێ بچنە لە یەک و وردە وردە ئەو کەسایەتی ئازادەکەندە دەربکەفێ وەلی نزیکە چمانێ نازانم ئەمن زۆر وڵا پێما بێقەدەوە حەزم نیە ڕاست بێ زۆر پافشاری کەم لەسەر ئەوەی کە خۆم تاریف کەم کەسایەتی من چییە دوستانی ئازاد بین ڕەها بین ئەوە ئازادی ڕاستت بێ حەزێکی قوڵی منە پێم خۆشە ئازاد فکرکەم و ئازاد بژیم بەڵام ئەوەش دەزانم لە ژیانە چوارچێوە هەیە نەزم هەیە نظام هەیە هەمووی ئەو شتانە ئەگە بە کورتی بڵام من هەستەکەم لە دەرۆی هەمووی ئەو شتانە بەڵام خۆم چیم زۆر تاریفم بۆی نییە ڕاستت بێ پەلەقاژەیەکەم وەک عەرزم کردی لەو سەرۆچیە بێ با دوای کەسێ هەر پەیا کات دۆزێ تاریف بۆ من دۆزێتەوە من ئەگەرەوە بۆ خەریکم تاریف بۆ خۆم دۆزمە کارەکانی خۆم بۆ ناکرێت جورە پرسیارە کۆتایی من وەلی دوایەوەگە خۆدانیش قسەی داشتین هەمە خدمەتەن تاراوگە چه تاسیر وە چه کارگەرێک لەسەر کارە هونەری وەداشتێ تاراوگە شوێنێکە کە چاوەڕوانی ناکەی بچی ینی کەس چاوەڕوانیەوە ناکە ڕۆژە لێوە سەر دەربێنن بەڵام زۆر جارێک بۆ زۆر کەس ڕووەتدا بە تایبەت بۆوانەی لە وڵاتی ئێمە خەباتکارن نەڕێی گەلە و نیشتمانەکانە ئەوە خۆچیش دەزانی مێژوویەکی دوور و درێژیە لە خەباتی ڕزگاری خوازی نەتەوەی کوردە دەی منیش فیچە لەوانە بووم و ئەوم بەنەسیب بووە تاراوگا لە ڕوانگای زۆر کەسەوە کرێت زۆر لایانی نێگەتیڤ و پۆزیتیڤی بێ بەش بە حاڵی خۆم ئەمن دوای ماوەیەکی کورت کە تۆزێ خەمباری و نازانم غەریبی ئەوم کرد لە تاراگانشینی گەڕامەوە سەر خۆم وتم دەی باشە تۆ خۆشت تاوڵ بێ لێرەی ئێستا لێرەیتم هەوڵ بە ئەو کات و فرسەتەی لە بەردەستایە بە شێوەیەکی باش بەکاری بێنە تاراوگا بۆ من شوێنە کە توانێ بیری لەکەیتەوە توانێت بحەسێتەوە بەڵام شوێنێکیشە لە هەمووی ئەو شتانەی کە خۆشت ویستن دوورن خەوی پێوە بینی ڕەنگ بێ شتێک کە کاردانەوەی لەسەر هەموو تاراوگانشینێک بێ ژیانێکێ بێ لە بەینی خەیاڵ و واقع و هاتن و چوون و بیرکردنەوە و حەز و دووری و بچم و نەچم و بێمەوە و نەڕۆم و هەمووی ئەوانە دەی منیش لەو دەردانە دوور نیم بەڵام تاکو بەتەمەنترە بم وانە تۆزێ ئارامترە بم هەوڵەدەم تا بۆم کرێت جارجار بگەڕێمە کوردستان بۆ ئەو هەستی سوزانم غەریبی ئەوانە تۆزە لەسەر شانم سووک بێ ئەوەم پێی خۆش نییە من تراژدیانە بیرکەمەوە هەی دنیا ڕووخاو و مردم و چی و غەریبم و زۆرم پێ خۆش نییە وا پێ ئێستاش بەتایبەت چون ڕێگا هاتنەوە بۆ کوردستان ئاسانترە جارجار کە دێم و کەس و کارە بین و خەڵک و ئاشنا و ڕۆشناکی زۆریشم پێیا کردووە ئەوانە بینم زۆر حەست بە حەسانەوە ئاکەم و تاراوگا خەریکە تۆزە لێمەتارێ دەستخۆش بوو کاغازات فرە ڕەواڵە بەرنامەکە ئەواز کردیم یعنی وە بوونە ئیوە
لەو مۆزوعی لە فرە خوشکە سیاسیە دەرچی من یەکەم مەمنونم لە لێت ئەگەر ئەڕا کۆتایی باسەکە وە قسەی هەست کە مە پرسیار نەکردمەوە دووستترین ڕووە بینەرەی لەمان ویشن هەمە خدمەتتان زۆر سپاس دەکەم منیش قسێکم وتن نیە فقط سڵای هەموو دۆست و ئاشنا و کەسانێک گەگەێنم کە ژیان لەم بەرنامەیە دەست خۆش بوو ئیمە لێرە لەگەردی یەکرد لە ئیوە ماڵەوەیکەم بینەرەیشمان بەشێکتر لە بەرنامەی هەنار وەگەرێک دوون کە وێشە موسیقیە هەوڵمان یەسە کە مامونەن بەش موسیقی یا گۆرانەیەک و هۆنەرێک پێشکەش وە ئەزیزەیمان بکەن کە بینەرەی بەرنامەنە لە وێش ماڵەوەیکن بینەری ئازیزمان بەش هۆنەری بەرنامەکە وەگەرێک دوونیم و تێمە خدمەتان شالپای ورزاماوا مرخی خربان مرخی خربان نخر خاماوا هرا 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 سردار سنگین سردل جمنم بوا به زورال زوردار منم هرا هر هرا 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 هرا
که شیران آی 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 ای آی 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 برالم می آی 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 روسم شیوابو دیوان آخر ای و جلی غابو oy oy felek beri oy doze deyro ruhani rohmake oy 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 erjo ke shiron ey oy oy we do هاوریل و بینەری عزیز برنامه هەنار ئی برنامەیش پێشکەش دان کردیم خۆشحاڵم کە توێنستم ئی برنامە میوانی تایبەت داشتیم کە لە ئەو مۆزوعەی لە فرە کە چەند هەفتە پێش حاڵەتە سیاسی و خۆشک و بیڕووهێک داشت دەرچووت لەگەردە کاغازادە ئاخکەند کەمی دانیشتیم و بەحسە هۆنار کردیم ئومیدوارم مەورد تەوەجوێش قەرار گرتووت لێرە کوتایی بەرنامەگەس خوار شاشەی تەلەڤیزیۆنەکاندا وەگەردێکەوت دێریم تەماشاکەی مەلان www.facebook.com/هەنار وەی شیوازەکە ئەلان نووسریاست لەگەردە ئادرس جیمەیل بەرنامەگەیش هەنار 2014@gmail.com چاوەڕێی ڕێنماییدان هەیم و تا هەفتەی بانان بنیشنە خۆش و ماڵدان ئاوا بووت